هەروەکو عەبود الزومەر کە مسلمانێکی میسریە و 43 ساڵ زیندانە، ئێستا 20 ساڵی بردووەتە سەر و خوا فرسەتی بدا 23 تری ماوە، 20 ساڵە لە زیندانی طبعا میسرە، ضابطی مخابراتی میسری بوو. وەختێک سادات دوای ئیتیفاقیەکانی لەگەڵ ئیسرائیل، ئەو کەسانەی کە دژی ئیتیفاقیەکەی ئیسرائیل بوون وەکو عەبدولغەنی الجەمەسی کە وەزیری دیفاعی بوو، لە مەجلیسێکە بڕیارەدا کە بکوژرێ، عەبدولغەنی الجەمەسی بکوژرێ. عەبود الزومەر کە لە مەجلیسەکە بوو ضابطی مخابراتی خۆیان بوو، بە ئالەتێکی تەسجیلی ئەڵمانی بە قەدەر 2 نینۆکە بێ قسەکانی ساداتی تەسجیل کردبوو. پاشان عەبدولغەنی الجەمەسی سواری هەلیکۆپتەر بوو، دوای 10 دقیقە فڕین لە ئاسمان سوتا، هەلیکۆپتەرەکەی سوتا و کوشتی. دوایی عەبود الزومەر کە درا بە دادگا، ویژێکێکە لەوانەی کە ساداتیان کوشت، ئەو ئیسلامبولی و عەتاتایل و حوسێن عەباس و ئەوانە، دوای کە دران بە دادگا ئەوان حکمی ئیعدام گرتنیەوە و حکمیان درا. بەڵام عەبود الزومەر لە 2 دادگاییە، لە 2 قەزیەکە لەسەری بوو، 43 ساڵ حکمی درا. لەبەرەوەش نایان کوشت، لەبەرەوەی تەسجیلەکەی لە ڕۆژی محکمە هێنایەوە پێشەوە کە سەوتی ساداتە ئەمرەکا بە کوشتنی عەبدولغەنی الجەمەسی. لەو شوێنە حساسەیە هەم بوو بە سەبەبێک بۆ ئەوەی کە عمری خۆشی بمێنێ و خزمەتێکی گەورەش بکە و بیشی کا بە حجە بە سەبەب بۆ خۆی لە محکمە بڵێ من لەبەرەوە ساداتم کوشتووە چونکە خیانەتی کردووە لە قووەی عەسکەری خۆی کە وەزیری دیفاعەکەی خۆیەتی کوشتێتی، لەبەرەوەی ڕازی نەبووە بە ئیتیفاقی کامپ دێڤید.